سۆنیا بایتوشی زۆربەی کات ڕەخنە لە کچانی باشووری کوردستان دەگرێتن بە تایبەتی کچانی شاری سلێمانی بۆچی باوازدانەری کورد هەڵکە و زایر دەڵێتن فاشل بە کچە ئاژاوە گێڕەکە ناسراوە لە هەر دەرکەوتنێکی هەڵایەکی گەورە دروست دەکاتن. میریان دەیگوت ناتوانێت بێتەوە کوردستان دەستگیری دەکەم ئەی چۆن لە ئێستادا لە کوردستان بەدڵی خۆی دەسوڕێتەوە. خۆشەویستە نوێیەکەی کوڕی بەرپرسێکی گەورەی کووردە ئەو کوڕەکەیە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەر ڤیدۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بی نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی. وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ناوت بچێتە نێو تیر و پشکەوە ببی بە خاوەن خەڵات. سۆنیا بایتوشی ئەو خاتونەی لە هەر دەرکەوتنێکی دەنگدانەیەک و هەڵایەکی زۆر بە دوای خۆی دادەهێنێ دەبێتە جێی سەرنجی خەڵک. سۆنیا بایتوشی تاوەکو ئێستا چەندین کاری تاقی کردوتەوە وە لە درێژێ بابەت بۆتان باز دەکەین نزیکەی زیاتر لە دەکاری تاقی کردوتەوە وە دەژڵێ لە هەموو کارەکانم سەرکەوتوو بوومە. سۆنیا بایتوشی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە خەڵکی شاری مەهابادە لە ئێستادا لە تەمەنی 26 ساڵیدایە. سۆنیا هەر لە تەمەنی منداڵیەوە جلوبەرجی بۆ بووکە شوشەکانی دروست دەکرد و وەکو دیزاینەرێکی گەورە سەیری خۆی دەکرد. بەڵام دواتر کە گەورە بوو خەونەکەی بەدی هات نەک تەنها بۆ بووکە شوشە بەڵکو بتوانێت خزمەتی گەورە و بچووک بکە لە ڕووی دیزاینەوە. سۆنیا تەنیا بەکاری دیزاینەری خۆی خەریک نەکردووە. لە ساڵی 2016 بەشداری لە شاجوانی ئێران کرد کە ئەو پرۆسەیە تاوەکو ئێستا هیچ کەس نێبینیوە. وا دیارە لە وڵاتی ئێران بە شێوازێکی جیاواز ئەو پرۆسە بەڕێوە دەچێت. بەڵام لە ساڵی 2016 دەڵێتە شاجوانی ئێران بووم بەڵام هاتە کوردستان. لە کوردستان بەشداری لە پرۆسەی شاجوانی کوردستان کرد بەڵام قۆناغێک پێش کۆتایی لەلایەن لێژنەوە دەرکرا لەو پرۆسە و وا نەیتوانی بگاتە فاینەلی پرۆگرامەکە. وە سۆنیا دەربارەی ئەوە دەڵێتن وا دیارە من لە هەموو کچەکان جوانتر بوومەوە توانیویستشم بە چەندین زمان و شەهادە و چەندین کاری جیاواز و ئەکتیڤێتی خۆم نیان هێشتووە کە من بگەمە کۆتایی. گەر بگەیشتمە کۆتایی لە 100% من دەمتوانی یەکەم بم. سۆنیا کێشەی لەگەڵ شاجوانەکان و مۆدێلەکان هەیە. سۆنیا لە کاتێکدا دەیوت من مۆدێل مۆ دواتریش شاجوان بەڵام کە باسمان کرد لە سەرەتادا سۆنیا هەموو ڕێگەیەکانی تاقی کردوتەوە. زۆرترین کات ڕەخنە لە کچە مۆدێلەکان و شاجوانەکان دەگرێت بە تایبەتی میریان یارجان شوێنێ. سەرەتادا لەگەڵ میریان کێشەیەکی گەورە دروست بوو لە نێوانیان بەڵکو کار گەیشتەوەی لەسەر تیڤی باس یەکتری بکەن و وە قسەی نەشاو بە یەکتری بڵێن. سۆنیا لە تەفیدۆیەک چەند قسەیەکی نەشاو بە میریان دەڵێ بەڵام دواتر ڕوودکردنەوەیدا دەربارەی ئەوەی ئەم قسانە لە ڕۆژهەڵات زۆر قسەیەکی ئاساییە بەڵام نەمزانیوە لە باشوور مانایەکەی ئاوا گەورەیە. وە میریانش دەست بەجێ شکایەتی لێ دەکاتون دێداتە دادگا. لە کاتێکدا میریان لە چاوپۆکەوتنێک وتی ناهێڵم ئەم کچەیە پێ بە خاکی باشووری کوردستان بکەوێتەوە. بەڵام پاژماوەیەکی کەم بینیمان سۆنیا زۆر بە ئازادانە لە شاری هەولێر و سلێمانی دەسوڕێتەوە بێ هیچ کێشەیەک. وە لە دوایین پرۆگرامدا سۆنیا وتی ئێمە لە ئێستادا هیچ کێشەیەکمان لە نێوان نەماوە. وە یارجانیش دەڵێتن من ئەو قاچونەم گەیاندە ئەوەی بگاتە مسز ئاسیا بەڵام دواتر من ساڵۆنێکم دانا هیچ یارمەتێکی نەدام و تەنانە ڕکلامێکیشی بۆم نەکرد کە من بەرامبەرەوە ئافرەتەیە ئەوەندە باش بووم. وا کۆتایی کەسیش چەند مۆدێلێکی تر هەیە دەڵێتن ئەوەندەی لە شولاری و خۆیان و سمتی خۆیان بە کامرە پیشان دەدەن ئەوەندا بزنسەکەیان و کارە جوانەکانیان پێشان نادەن و وە بڕاندەکانی جلوبەرگ پیشان نادەن ئەوەندە جسمی خۆیان حەرەز دەکەن. پێویستە ئەو کارە دەکەن بۆ ئەوە بێتن کە بڕاندەکان پێشان بدەن نەوەک لە شولار و جسمیان. وە دەژڵێن کاتێک ئاوەڕ دەدەنەوە دەڵێن تخواکەی وێنەیەکمان بگرە. سۆنیا بایتوشی ئەو خاتونەیە هەموو کات قسە لە ڕووە
و ڕاستەخۆ قسە بە کەسەکە دەڵێتن گەر بەدڵی نەبێتن ئەمەش لە ناو کووردا زۆر جێگای سەرنجینەوە خەڵک پێیان خۆش نییە ڕاستەخۆ قسەکانی پێ بکرێ لەو چۆن ڕۆژە ڕابردوو لە چاو پێکەوتنێک بێژەرەکە پێی دەڵێتن ئایا پێت خۆشە لەگەڵ ئاوازدانەری کورد هەڵکەوت زایر کار بکەیت وا دیارە سۆنیا بەیتووشی خەریکی گۆرانیەکە وا دیارە لە ئێستادا کاری گۆرانی گوتنەکەی کۆتایی پێهاتەوە خەریکی ڤیددیۆ کلیپە و سۆنیا بەیتووشی دووەمین خاتو مۆدێلە کە ڕوو لە کاری گۆرانی وتن دەکاتن وەروە ماوەیەک پێشێستا مۆدل شەبنەم بارانی ئەیژوتی خەریکی گۆرانی وتنەوە خەریکی کاری کلیپم وا دیارە ئەم مۆدێلانە یەک لە دوای یەک واز لە کاری مۆدلی دێن و دەبن بە هونەرمەند وەروەها لەوەش دێتن سۆنیا بۆ بە مامۆستا کۆتزایری وێت کاو ئاوازدانەرێکی فاشلە دەڵێتن بەڕای من هیچ کاتێک ئامادە نیمە ببمە قوتابی ئاوازدانەری کورد هەڵکەوزایەر دەبێت ئەو ببێت بە قوتابی من پێم وایە ئاوازەکانی ئەو ئاوازدانەرە هەموو کۆپی و پێستا لە وڵات عەرەبیەکان دەیهێنێ و دەستکاریەکی دەکاتن وە دەیداتە هونەرمەندە کوردەکان و هونەرمەندە کوردەکانیش دەڵێنەوە بۆ هیچ کاتێک ئامادە نیمە لەگەڵ ئەو ئاوازدانەرە کار بکەم. سۆنیا بەیتووشی لە سەرەتای دەرکەوتنی باسی لەوە کرد کە من سینگڵ نیمە خۆشەویستم هەیە خۆشەویستە کەشم کەسێکی بیانی خەڵکی کۆسۆڤۆیە بە ناوی گیزام ئەو خۆشەویستە بەردەوام بوو نزیکەی 4 ساڵ بەڵام لە پڕێک سۆنیا وتی ئێمە جیابووینەوە هیچ پەیوەندێکمان لەگەڵ یەکتریدا نەماوە و سۆنیاش دەڵێ خۆشم نازانم چۆن 4 ساڵ تەحملی ئەو پیاوە کرد و باسی لەوە کرد کە من ئێستا سینگڵم واتە سینگڵی خۆی ڕاگەیاند و دەنگۆی ئەوە هەبوو سۆنیا بەیتووشی لەگەڵ کوڕێکی بەرپرسی گەورەی کوردستان خۆشەویستە بەڵام سۆنیا ئەوەی پشتڕاست کردەوە وتی من لەگەڵ هیچ کەسێک خۆشەویست نیمەوە لە ئێستادا من سینگڵم و وە خۆشەویستیشم نییە لە ئێستادا بۆ کارانش ڕانەوەستاوە سۆنیا بەیتووشی کە لە پێش و ئێستا باسما کرد سۆنیا باز لەوە دەکاتن شەریکەی هێڵی ئەمریکی داوای ئەوەی لە من کردووە کە بەشداری لە فلیمی هۆلیوود بکەم وەکو ئەکتەرێکی بەناوبانگ و ئینگلیزیەکەشم باشەوە دەتوانم زۆر بە باشی ڕۆڵ بگەڕم بەڵام نەمتوانی بچمە ئەمریکا لەبەرەوەی فیزەکەم کامەڵ نەبوو وەروەها لە مۆدووە ئەگەر فیزەم بەدەست کەوێتن دەچمە ئەمریکا و بەشداری لە فلیمەکانی هۆلیوود دەکەم. وا دیارە سۆنیا بەیتووشی لە هیچ کارێکی قەردار نەکردوتەوە دەتوانین بڵێن زیاتر لە کاری کردووە شادوانی مۆدێلی کارەی ئارێژگا و چەندین بڕاند تاوەکو ئێستا خاوەنی کتێبێکی شەو وەروەها دەبێتە ئەکتەری هۆلیوود و وەروەها دەبێتە گۆرانی بێژ بە و نزیکانە چەندین کاری زۆر جیاوازتر. سۆنیا بەیتووشی هەموو کات قسەی بۆ شاجوانەکان و مۆدێلەکانی کوردستان هەیە دەڵێتن من هەموو شتێک دەڵێم ئەوەی دەیبینم دێڵێم من پێم خۆشە کچەکانمان لە جاتی دەستیان نیشان بدەن تواناکانیان نیشان بدەن باشترە دوای بڕۆن لەگەڵ کەسانێک بۆ ئەوەی سیارە و خانیان بۆ بکڕن دەبێت توانای خۆیان نیشان بدەن باشترە نەوەک لە شولار و شقۆڤیلە و ئۆتۆمبیل. ئایا تۆ وەکو بینەرێک لە سەتی چەند دەدەی بە خات و سۆنیا بەیتووشی؟ زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە ڤیددیۆ لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخود جیهانی یاخود لەسەر چ بابەتێکی تر دروستکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێرتان بینێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆن زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست هەر کاتێک بابەتێکمان بڵاو کردەوە یاخود ڤیددیۆیەکمان بڵاو کردەوە تو یەکەمی کەسبی ڤیددیۆکانمان ببین و لەگەڵ بابەتەکانمان وەروەها سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلین میدیا بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیر و پشکۆ و ببی بە خاوەن خەڵات هەموو کات باشترینەکان و ڕاستەقینەترین زانیاریەکان لای ئێمەیە هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.